الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين. براين خوش بيستم داوا كارم لهر برايك كبي خوش فيري بانگ بيجي ببيت كبانگ بيجي أكاد بي خوش هلاكاني راز بكاتوا كهولي داوا بلام تا إساني زاني وچ دنگيك بو بانگ بيجي بخوي دابنت كتا إسا هولي تقليد كردني بانگ بيجاني داوا أيوه صوتك بخوي ثابت بكات كتا إسا سندي بانگ بيجي بكارني هنا ونفيرني نبو سندي ورنقرتوا أيوه سندي بانگ بيجي وربقريت هەوڵ بدەن ئینشاءالله تعالى لەو بوارەدا خۆتان بەرەو پێش ببەرن و مزگەوتەکان زیندوو بکەنەوە بە بانگەکانتان بە دەنگە خۆشەکانتان و ئەو ئەکادیمیایشمان داناوە بە ناوی ئەکادیمیای بیلالی حەبەشی بە تایبەتی لە تیلیگرام ئیشی لەسەرەکرێت زۆر جار خول ئەکەینەوە لە بواری ئەلێکترۆنی لە ڕێگەی تیلیگرامەوە دەورات ئەکەینەوە و بە زۆربەی شارەکان الحەمدلله تا 300 برا سەنەدی بانگبێژیان وەرگرتووە ئیستیفادەیان کردووە و سواز بخوا هەتا برا هەبوو توێتی مامۆستا لە چەند شوێنی تر بە سەنەدی بانگبێژیم وەرگرتووە بەڵام سەنەدەکانیان هەڕەمەکی بۆ بەس تەنها سەنەدێکمان وەرگرتووە سەفحەیەکمان و لاپەڕێکمان وەرگرتووە بەڵام ئێمە هەوڵمان داوە ئینشاءالله تعالى دوو بابەتی تێدا کۆ بکەینەوە هەم سەنەدەکە وەربگرین لە بواری سەنەدی ئیجازەیەکی عیلمیەوە کە سەنەدی چەند حەدیثێکی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام هەم لە بوارێکی کەشە عیلمی بانگبێژی بە جوانی فێربین لە ڕووی نەزەریەوە بزانین چۆن بانگەدرێ و چۆن ئەوەستی بە پێوە و شەرت و مەرج و سونەت و چۆنێتی بانگبێژی چییە و هەروەها تەطبیقاتێکیشمان هەیە لەسەر بانگبێژی کە ئەو کەسی بانگەدا چۆن هەڵەکەی بڕێک بکەینەوە چۆن بۆسی ڕوو بە قیبلە چۆن دەست بگرێت بە شێوازێکی تەطبیقی و عەمەلی لەسەرەوە شکارەکەین ئینشاءالله تعالى ئەم تیلیگرامەی کە لە خوارەوە هەمانە لەبەردەستە ئێوەش ئینشاءالله تعالى پێوەی پەیوەست بن و هەوڵ بدەن ئینشاءالله بیگەین بە زۆرترین برا تا خەڵکێکی زۆر ئیستیفادەی لێ بکەن بۆ ئینشاءالله تعالى ئەوەی پێمان بکرێت لە پێناو ئەم دینەدا لە پێناو ئەم ئیسلامەدا وەکو ئومەتانی پێشوو چۆن بە ئێمەیان گەیاندووە ئێمەش ئینشاءالله تعالى بتوانین بە دوای خۆمان و بەنەوە و جیلەکانی دوای خۆمانی بگەینین و ئینشاءالله تعالى استیفادەیەکی باشی لێ بکرێت وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه